سڵاو خۆشەویستانم خۆشحاڵن بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پێیامەوە بە یارمەتی خۆی گەڕۆ پاشەناوکارانم بووینە میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی لە بەرنامەی پەیامی تۆ بەڕێزان ئەم ڕۆژ لە نێو بازار دەمانوێت گفتوگۆ بکەین دەربارەی ئەوەی بۆچی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ڕێک ناکەون دەبێ چه هۆکارێک لە پشتی ڕێک نەکەوتنی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانەوە بێت و هاوڵاتیانی ئەم هەرێمەیان بەم دۆخەی ئێستا بردووە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەڕوو نەهامەتی زیاتر و نەبوونی زیاتر دەڕوات. هەمومان دەزانین هەردوو وڵاتی ڕووسیا و تورکیا ماوەیەک بەر لە ئێستا پەیوەندەکانیان تێکچوو بەهۆی ئەوەی کە فڕۆکەیەکی ڕووسی لەلایەن تورکیاوە خرایە خوارەوە. ئەگەرچی ئەم دوو وڵاتە لە ڕووی ئاینەوە لە ڕووی کورتورەوە لە ڕووی دابوونەریتەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی بەرژەوەندیەوە زۆر لە یەکتری جیاوازن، بەڵام پاش ئەو ناکۆکەی نێوانیان کە زیاتر لە 8 مانگی خایان لە ڕێگەی نامەیەکی ڕەجەب تەیب ئۆردوگانەوە توانی پەیوەندەکانی نێوان ڕووسیا و تورکیا ئاسایی بکاتەوە. بە جۆرێک لەم چەند ڕۆژەی ڕابردوودا فڕۆکەیەکی ڕووسی گەیشتە شاری ئەنتاڵیای وڵاتی تورکیا. بەگەیشتیان بۆ ئەوێ لەلایەن تورکیاوە لە فڕۆکەخانە بەگوڵ پێشوازیان لە گەشتیارە ڕووسیەکان کرد. باسکردنی ئەم بابەتە دەمانوێت ئێوەی بەڕێز سەرنج ڕاکێشین بۆ شتێکی وەها. ئایا بۆچی لە هەرێمی کوردستاندا لایەنە سیاسیەکان ڕێک ناکەون کە هەم ئاینیان وەکو یەکە هەم زۆر جار سیاسەتیان وەکو یەکە هەم دابوونەریتیان وەکو یەکە؟ دوو وڵاتی زلهێز کە ڕەنگە دوژمنایەتی لە مێژینیان هەبێ بۆ سەردەمی وڵاتی عوسمانی و بۆ سەردەمی جەنگی جیهانی دووهەم بگەڕێتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا بە تەنها نامەیەک توانیان پەیوەندەکان ئاسایی بکەنەوە. ئەی بۆ دەبێ سەرانی هەرێمی کوردستان ئەم هەموو کۆبوونەوە بکەن، ئەم هەموو دانیشتە بکەن، ئەم هەموو تکاو ڕجیان تێدا بکەن لەلایەن میلەتەوە بۆ دەبێ ڕێک نەکەون؟ ئێمە دەپرسین چی وایەڕێیەکە ڕێک نەکەون؟ ئایا مەبەستیانە ڕێک نەکەون یاخود خۆیان لەناو خۆیانە ناتەبان؟ بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکانی هاوڵاتیان بابزانین ڕایان چییە سەبارەت بەم بابەتە. بۆچی لایەنە سیاسیەکانی هەرێم ڕێک ناکەون؟ وەڵای لەبەرەوە ئیرادەیان نییە. چۆن؟ ئیرادەیان نییە، یعنی چی پێ بڵێم نازانم، ئیرادەیان نییە بۆیە ڕێناکەون. مەبەستیانە واتە؟ مەبەستیانە تەبان. ئەجینا لەسەر چی ڕێناکەون؟ چی هەیە لەسەری ڕێکەون؟ بەرژەوەندی شەخسی و تایبەتە؟ بەڵێ. هەمومان دەزانین چەند مانگە بەر لە ئێستا پەیوەندی نێوان ڕووسیا و تورکیا تێکچوو بۆی خستە خوارێ فڕۆکەیەکەوە. لەم چەند ڕۆژەدا پەیوەندەکان ئاسایی بوونەوە. دوو وڵاتی زلهێز نەریت و ئاین و هەموو شتێکیان جیاوازە، ئەوان بۆ ڕێک دەکەون، ئەمانە بۆ ڕێناکەون. ئەمانە ئێمە لەبەرەوە یاسانیە لە وڵاتە، چون هەمومان نەزانین سەرۆکی هەرێم بە بێ یاسایی لەسەر پۆستەکەیەتی. گەورەترین موەسسەیە وڵاتی ئێمە، شەرعیترین دەسەڵات لە وڵاتی ئێمە پەرلەمانە، ئەو پەچی خستۆ لەبەر خاتری کورسەکەی خۆی. ئێستا چۆن ڕێکەوێ لەگەڵ ئەم لایەنانەی کە تەنها بەزەوەی یاسانیە. پێناسەر چییە بۆ سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان؟ وەڵایی زۆر حکومڕانیەکە لە حکمی دارستانەش. بەڵێ. پەیامت چییە بۆ دەسەڵاتدارانی هەرێم بۆی ڕێکەون؟ وەڵای هیوادارم بەجانی پێشمەرگانە بیر بکەنەوە لە هەرێمی کوردستان، نەک بەو گیانەی خۆیان کە ئێستا هەر کەس بۆ پلە و پایە و مەنسبەکەی خۆی تەنازول بۆ یەکتری ناکەن بەسەوەی. وەرە بابەوە لە ساڵی چلەوە خەریکن چی ڕێکەوتنی چی؟ بە حیاتیان ڕێ ناکەنەوە تا ئەبم شێوەی بیر بکەنەوانە هەر کەسێ بە ئارەزوی خۆی بڵێ من دەسەڵاتە گرمە دەست و بە بێ بیل لە میلەتەکە بکاتەوانە بە حیاتیان ڕێ ناکەون. خەیچێکە با بێشە برا گەورە بێ ئەو خەڵکە لە دەوروپشی کۆ بێت و بزانین ئەو میلەتە بەرەو چووە بن. هەر کەس بە بێ بەرژەوەندی خۆی و میلەتەکان ئیهمال کردووە بە بێ گوێ لە بەرژەوەندی و میلەتە بگرن، بەرژەوەندی خۆیان بەرژەوەندی تەچکی حیزبایەتی چۆن جلۆ بگرن دەست چۆن بە ئارەزوی خۆیان وەکو قوڕیستان ئان خەڵک شێلن ئاوای بن بەڕێوە. لەبەرەوە ئابم شێوەی کە ئێسایانەوێ بێت لە سەروەری ئەم وڵاتە و نیشتیمانی ئەم وڵاتە و قازانجی ئەم وڵاتە نەکەنەوە. بەرزی پیرۆزی ئەم وڵاتە لە چیایە؟ لە زەمیری وجدانی نەتەوایەتیایە. ئەو کە زەمیری وجدانی نەتەوایەتیان تەنەبێتە ڕێکەوتنیشی کاتە. لەبەرەوە ڕێ ناکەون، ئەمانە ئەبم شێوەی بیکەنەوانە کەسیان قبول نییە، پێکەوە ژیان لە هەموو شتێک گرنگترە. ئێمڕۆ یەکێک لە گرنگترین بنەماکانی دروستبوونی دەوڵەت دیموکراسی بەرەوە ئەوەمان ئەبا کە ئێمە دەوڵەت دروستکەین ئینجا بڵین ئێمە نەتەوەین.
ئەگەر ئەمە نەبێ کە ئێبێ کاکەجیان ئەمنی حیزبانە هەموو خۆیان بە فەیلسوف دەزانن هەموو خۆیان بە ڕۆژشبیر دەزانن بەڵام کەی دەسەر مێزی گفتوگۆ کەس ناخوێنێتەوە پێکەوە ژیان لەم وڵاتەیە زۆر قورس بووە زۆر زەحمەت بووە ئەوە وەزعی بەغایە مڕی لە ئێستاوەڕاکەم بۆ بەغا خۆیکی پێ نێتی بۆ چێڕاکەم بۆ بەغا خۆمان بۆ ڕێنەکەوین لەسەر مێزی گفتوگۆ لەسەرمان ئەوەی کە چارەنووسی ئەم میلەتە ئەبەسێ بێکەوانێ ئەوەی کەەوە ئاماجی ئەم میلەتە ئەوەی کەەوە خوێنی هەزاران و ملیۆنەها شەهیدمان بڕشۆ بۆ لەسەر ڕێنەکەوین بۆ ئەنفالەکان نێنەوە بیری خۆمان بۆ دەربەدەریمان لەبیر چوو کام وڵاتی خۆشەویستی ئێمەوێ ئەوە تووشیا دوژمنمانە ئەوەی ئێرانە دوژمنمانەوە عەرەبە دوژمنمانە خۆمان مابین لە چارەنووسی خۆمان بکەینەوانەیە ئەم پێکەوە ژیانە و خۆشەویستیە و یەکتی قوبولکردنا ئەوە ئەمان با بەرەو لوتکەی ئامانجەکانمان بەرەو کناری ئارامی ئەم میلەتەجنا وەڵی بەم شێوەیە ئەم ڕۆژە کۆبوونەوە نەک کۆبوونەوە حەزەکەی ئێستا بێدەڵم سەد جایکاوە کۆبوونەوە ڕێناکەون. بۆچی لایەنە سیاسیەکانی هەرێم ڕێک ناکەون؟ واللهی بەڕای من زۆربەی گەڕێتەوە مەسلحەتی سیاسی خۆی وابینێ ئەگەر ئەو لایەنە ئەو بۆچوونانەی خۆی هەیەی ئەو ڕایانەی خۆی ئەگەر سەر نەگرێەوە ئازانێ شکستیەناوە بەڕای من هەر ئەوەیە یعنی ئازانێ ئەو قسەی ئەو کردی ئەگەر ئەو قسەی ئەو ئەگەر سەر نەگرێتتر شکستی ئەو لایەنەیە بەس دانوستانی ژەگەر دانوستان بکەی بە تاکیدەوەیە بێتەوە بەشێک لە بۆچوونەکانی خۆ بێتە خوار لایەنەکەی کەش بەشێکی بێتە خوار ئەو کاتە گەنە ڕێکەوتن بەس لە وڵاتی ئەمە کەس لە قسەی خۆی دانابەزێ بۆیە حاڵمان بەم حاڵە گەشتووە بەرزیانە بە تاکید وایە لوتبەرزی بەرامبەر خۆمان و سەرشۆڕی بەرامبەر بێگانە. تۆ لێرەوە چ پەیامەکە دێ بۆ سەرکردەکانی هەرێمی کوردستان بۆی کۆ ببنەوە بۆی لایەنە سیاسیەکان چی دەر میلەتی کورد و خەڵک بەم دەردە نەبن کە خەڵک ڕۆژ بەڕۆژ تووشی نەهامەتیە بێ. خۆ برا پەیامی میلەت چیە خۆ داوای پۆست و کورسیەکان ناکەین بەس ئەو ژیانە سادەی کە هەیە لێمان تێکنێنە هەرەوەبانەوێ ژیانێکی سادە یعنی موچە خۆرم عاشەکەی بیتێ هەر ئەوەیە کابرا میلەت بەس بە سادەیی بژی هەرەوەیەوێ وایە ئەم نەهامەتی کە بەسە میلەتە هاتووە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەوان ڕێک ناکەون ئەگەر ڕێبکەونە بۆ شتێک کۆتایی دێ بەتاکید وایە ڕێکەوتن ئینسانە ئەگەر ڕێبکەون ئاسایش لە وڵاتە هەبێ و سەقامگیری لە سیاسەکان هەبێ وڵات پەرلەمانی هەبێ حکوومەتی هەبێ دادگای سەربەخۆ ئازادی هەبێ هەموو شتێک ئاسایی ڕابڕێەوە بەس لە نەبوونی پەرلەمان و حکوومەت و نەبوونی دادگا شتەکان هەموو سەرەوژێرە بێتەوە. بۆچی لایەنە سیاسیەکانی هەرێم ڕێک ناکەون؟ وەڵڵاهی خەمساوی لایەنەکانە بە تایبەتی دەسەڵات پیشنا ئەو بارودۆخی کە ئێستا خەڵکیتیە بەڕاستی زۆر لە ناڕەحەتیە خەڵکانێکی زۆرمان هەیە بەڕاستی ژێوی ژیانیان نییە هەنێ خەڵک لە حاڵتێکی زۆر ناخۆشە بەڕاستی ژیانی خەڵک ناخۆشە و دیارە خەمساری لایەنەکانەوە هەندێک لایەنیش ئانەوێ بەڕاستی خەمخۆری خەڵکن بەڵام دیارە دەسەڵات تێغی ناوێت کە ئەوەی کە ئەوان مەبەستیانە تێغی ئەو خەمخۆری خەڵک نییە بەڕاستی ئێمە حەومان پێمان خۆش ئەمان ئەم لایەنە کوردیانە هەمان ڕێبکەون دەستخە ناو دەست یەک بەڕاستی خەمخۆری خەڵک بن وەڵڵاهی وەکو پێم وتی یعنی بەڕاستی هەندێک لایەنمان هەیە خەمساردن لە خەمەکانی خەڵک تێناگەن یعنی بەڕاستی خەڵک لە بارودۆخێکی زۆر خراپایە یعنی هەندێک کەس شەشەی نییە بەڕاستی یعنی تۆ ئەم لایەنە ئێمە ئەگەر بێن ناو خەڵکەوە بێن ناخۆڵگەوە لە مەعاناتی خەڵک تێبگەن بزانن تێگەی خەڵک لە چ ناڕەحەتیەکە لە چ نەهامەتیەکە بەڕاستی زووتر ڕێەکەون ئەم کۆبوونانەی ئاخی دیارە لای خەڵک خۆشێک زۆر ناوڵی خەڵکەوە بە ئومێدیەوەی کە ئینشەڵا ڕێبکەون شەوەندە شەخسیەکان نایە لە ڕێبکەون وەڵڵاهی ئێمە ئومێدەواری نوانە بێ ئومێدەواری نوانە بێت تێغی ئەم حیزبانەی ئێمە بەڕاستی ئەم لایەنە ئێمەانی ژیانی زۆر لەمە سەختتر و زۆر لەمە ناڕەحەتیان بڕیە بەسەر بردۆ بەیەکەوە توانیوان یعنی هەمیان لە شاغ بوون و توانیوانە ڕێبکەون تێک لەگە ینی سەردەمی ئەوستا زۆر لێسە ناخۆشتر بوو سپاس بەخوا ئێستا حکوومەتی کوردیمانەیە و لایەنەکان هەمووی لە خۆمان هەمیان کوردن یعنی
ئێمە توانیمان لەگەڵ حکوومەتی بەحسا ڕێبگەین لەگەڵ حکوومەتەکانی توانیمانە وتوێشکەین و دانوستان بکە بۆ نتوانین ئێمە کە کوردین وانی ئێمە کە هەمومان کوردین بۆ نتوانین بەیەکەوە بتوانین دابنیشین و چارەسەری ئەم مەزە بکەین. پەیامت چییە بۆیان؟ وەڵی پەیام بۆ هەموو هێزە کوردیەکانەوەیە کە بەرژەوەندیە تاگلانەکانی خۆیان وەلانێن چارەسەر بکەن لە دۆخی ئەم خەڵکەوە دەست بخەن ناو دەست یەکتریەوە بۆ ئەوەی کە خەڵک لەم ناڕەحەتیە بەڕاستی لەم بێوەزیە نەجاتی بێ. کورد لە مێشکی ئینکاری و عەسەبیەتی تیتیایە هەر لەبەر ئەوەی ڕێناکەن کەس مل بۆ کەس تەنازول بۆ کەس ناکە پێی عەیبە کورد تەنازول بۆ یەکتریکە پێی عەیبە من بێمە لای تۆ بڵێم ئەم شتەی من غەڵەتە ئەو شتەی تۆ جوانە ئەم شتەی من ناشرینە ئەوەی تۆ جوانە بەرزیە بەڵێ هەرەوەیە دەمار بەرزی لوت بەرزیە هیچی کە نییە ئەنا هیچ کێشەیەکی کە نییە ئەگەر ئەمان ئەوە بەردەوام من ڕێنەکەون کە دوای ئەو بیان بچێتە سەر و میلەت بێدەنگ بێلیان وەڵڵا میلەت قەت بەمە ڕازی نابێت میلەت وا ماوەیەکی کە وەستا ئەمان چیەکەن ینی کەس لە دەست میلەت ڕزگاری نابێت چی کەس ئەبێ کەس بێ بۆ میلەتەکەی خۆی سەرنەوی بێ بۆ میلەتەکەی خۆی تێکۆشەر بێ بۆ میلەتەکەی خۆی لە پێناوی میلەتەکەی خۆیان تەنازول بۆ یەکتری کەن یەکتریان خۆش بێ لە پێناوی میلەتەکەیانە. پەیامت چییە بۆ بەرپرسانی هەرێم بۆ ئەوی ڕێبکەون؟ وەڵی پەیامەر ئەوەیە تەنازولکردن بۆ یەکتری هیچ عەیبێکی تیا نییە من بێم بۆ لای تۆ برایەکی میلەتەکەمان یەک میلەتە ئەم هەلە لە چیز نەین جوانترین شت ئەوەیە بەیەکەوە بژین بەیەکەوە ئیدارە بین بەیەکەوە هەڵسو کەوتکەین کەس بە تەنیا ناژی هیچ لایەنێکی سیاسی بۆی نییە بتوانێت بە تەنیا بژی لە هەڵسو کەوتەکانی بۆ بچێتە سەر تاسە. ئێمە بەڕاستی لە چارچێوەی کوردستانە ئاغامان زۆرە خۆمان بە ئاغا ینی ئاغاکانی دەرەوەمان حکومانەکە ئەمان بابڕێەوە لە وڵاتی ئێمە کەس لە قسەی خۆی دانابەزێت بۆیە حاڵمان بەم حاڵە گەشت هەڵبەتە مەساڵحی مادیە یا غروری خۆیانە ئەگینا چیە لەسەرم لەم وڵاتیان لەگەڵ دەسەی ڕێنەکەون واللهی بڵێم بۆچی ڕێناکەون هەڵبەتە مەساڵحی مادیە یا غروری خۆیانە ئەگینا چیە لەسەرم لەم وڵاتیان لەگەڵ دەسەی ڕێنەکەون چ شتێک هەیە دوای بەرژەوەندی شخصی بێت بەرژەوەندی مادە بێت وەڵا بەرژەوەندی مادە شتێکی سەرەکیێرە وەڵا یەکەم خاڵەکە لەسەری ڕێناکەون کوردەکانی خۆمان لەگە وڵاتانی بێگانیان ڕێگەکەون ئەی بۆ لەگەڵ خۆیانە ڕێناکەون هەوە لە زافی خۆیانەوەی لە زافی خۆیانەوە وەرە سێریکە بەسیترین بۆ نمونە بەسیترین دکتۆر بێتێرە بەسیترین هونەرمەند بێتێرە هی وڵاتان لێرە یکەن بەکێوێ لە خەڵکەکە بە مهمترین شتێزانن و لەگەڵەوەشا سیر کە باوەڕەکەیت هونەرمەندی خۆمان لە وڵاتان پیشانگای کردووەتەوانێ چون ئیشی هونەرمەندەکەی خۆمانیان بردووە سەیریان کردووە دوای خۆیان عەرزیان کردووەتەوانی و ئەفزەڵێتیان ناوە بە ئیشەکەی خۆیان خۆمانمان لا کەمە خۆمان بەکەمە زانین ئیشی خۆمان بەکەمە زانین بنیادی خۆمان بەکەمە زانین کەلتوری خۆمان بەکەمە زانین مێژووی خۆمان بە غەڵەت و بەکەم ئەزانین و باوەڕیشکە ئەوەی لێرە هەیە لەوا چێ بڵێم لە ئەوروپایە وەکو هونەرە وەکو کەلتور وەکو شتاناڵێ ئەتوانم بڵێم شانیان لە شانی ئەوروپا ئەگەر مەجال هەبێت سیاسەت بهێڵێ ئەگەر دووبەرەکی بهێڵێ ئەگەر ئەو شتانە بهێڵێ لێرەوە پەیامت چییە بۆ لایەنە سیاسەکان بۆی ڕێبکەون و چیتر ئەم میلەتە بە نەهامەتی زیاترە نەڕات چکۆم میلەت بەڕاستی زۆر پڕە بەرەو قڕبوون نەڕڵی پەیامت چییە بۆ خەڵک چونکە ئێمە پەیاممان زۆر بۆ لایەنە سیاسیەکان سەرەتا بۆ لایەنە سیاسەکان دواتر بۆ خەڵک وەڵی سەرەتا بۆ لایەنە سیاسیەکان ئەڵێم پەیام ئەوەیە بۆیان ئەڵێم مێژوو ڕەحم بە کەس ناکات مێژوو ڕەحم بە کەس ناکات ئەوە گرنگترین پەیامە یعنی ئێستا وەکو ئەوسا نییە وەکو چۆنەڵی جاران مێژوو نووسێک ئەگەر هەبوایە تێگەیت خەڵکەکە ئاگای لە دنیا نەبوو بەوەی تەکنەلۆژیا پێش نەکەوت بوو ئەیتر کەسێک ئەنیشت لە پاڵ دەسەڵاتە دەسەڵات چی بویستایە ئەوەی بۆ ئەنووسیەوە دەسەڵات چی بویستایە کەسە دینیەکان ئەوەیان نەکرد مەلاکان ئەوەیان نەکرد دەسەڵات چی بویستایە ڕۆشنبیران ئەوەیان نەکرد دەسەڵات چی بویستایە مێژوونووز ئەوەیە کرد بەس پیانەڵم ئێستا ئەو سەردەمە نییە ئەم سەردەمە مۆبایل هەیە ئەم سەردەمە هەموو کەسێک ئەرشیفێک لە لای خۆی هەیە لە ڕێگەی ئەنتەرنێت و لە ڕێگەی فەیسبووکەوانێ کەسێکی وەکو تۆ لەواچی ئەرشیفی
4-5 ساڵ لەمەوە پێش لە فەیسبووکەکە تا هەبێت و ئەوەش لەوا چ بمێنێتەوە بۆ 20 ساڵ 25 ساڵیکە هەموو کەسێک ئەرشیفێک لەلای هەیە. هەموو کەسێک کامیرێکی ئایا ڤیددیۆیی بێ ئایا فۆتۆگرافی بێ بەدەستیوێتی وێنی ئەم واقعاگرێ و سبینی ئەیا بە جیلەکانی داهاتوو. پەیامە بۆ خەڵک چییە؟ وەڵی من پەیامم بۆ خەڵک ئەڵێم واز لە سیاسیەکان بێن ئەوان با ئیشی خۆیان کەن ئەو شەڕی کە ئەوانی کەن بە ئێمە نیکەین. بۆ نمونە سیرەکەی هەڵبژاردننی ئەمریکا. هەڵبژاردننی ئەمریکا خەڵکەکە وەساوە سەیرەکە کاندیدەکان ئەوان شەڕەکەن خەڵک سەیرەکە بزانە ئەم کاندیدانە بەکوێ ئەگەن بەس لەلای ئێمە بە پێچەوانەوەنێ کە کاندیدەکان و حیز سەرۆکی حیزبەکان و دەسەڵات وەستاوە بە خەڵکەکە پێکەنێ خەڵکەکە شەڕەکان لەسەر ئەوان وەسبینی ئەوەی کە خەڵکەکە داوەیەکە ئەوان نیکەن ینی بەڕوونی مەقسەدم لەوەیە ینی بەسە با خەڵک شەڕ لەسەر ئەوان نەکە با خەڵک بڕیار لەسەر ئەوان بات نەک ئەوان بڕیار لەسەر خەڵک بن. بۆچی لایەنە سیاسیەکانی هەرێم ڕێناکەون؟ والله خۆ دەزانی مەسەلە کورسیە و مەنسەبە و پارەیە و تێگەیت ئەم مەسەلانەی ڕێناکەون. بەرژەوەندی شخصیە؟ بەرژەوەندی شخصیشی چێکە لە هۆکارە سەرجەکان بەتاکید چێکە لە هۆکارەکان. باشە ئەگەر ئەمان ئاوەڕێنەکەون و بێخەمدا بنیشن پێ دوای بۆیان بچێتە سەر میلە لیان قوڵکە ناکرێ بەڕاستی نەخێر نەوەڵە لە ڕاستیان نابێ بەڕاستی ملەتیش نابێت دەسەوەسان بۆ سێ بەڕاستی ینی ئەبێ بەڕاستی هەوڵە هیمەتێ بکاوەمانە و گۆڕانکاری بکەن بەڕاستی. ماوەی بەردە ئێستا پەیوەندی نێوان رووسیا و تورکیا تێک چوو لە ڕێگەی نامێکی ڕازوکەی ئۆردوگانەوە وەزعەکە ئاسایی کرایەوە لە کاتێکا دوو وڵاتی جیاوازن لە هەموو ڕێکەوە لە یەکتری ئەوان بۆ ڕێئەکەون ئەمانە بۆ ڕێناکەون. وڵی مەسەلە گەورەی و زەعامەت و نازانم خۆ بەسل زانینە ئەژین بۆ وانە ئێمەژەکە تەناسول بۆ یەکتریکەن ئەو تا ئەردۆغان تەناسولی کردو بۆ رووسیا و زۆر ئاتیادی کێشەکانی ئایبیش نییە و کێشەکانە زۆر بە ئاسایی هەڵکرا و هیچ کێشێکیش نییە بەڵام ئەمانی ئێمە لە ڕاستی کوڕی کەسیشان نیا بەکوشت نا بەتاکی دوایە ئەمانی ئێمە ڕۆشنبیر نین بەڕاستی ڕۆشنبیر نین ئەگەر ڕۆشنبیر بوونایە بەڕاستی نیانش ملەتەکە ئەمە مەقالە بۆ مەسعەیە بڕامانە تەناساکردن بۆ یەکتر تەناسولکردن بۆ یەکتر شتێکی زۆر ئاتیادیە چێبایەکیان لایەنێکیان خۆی بە گەورە بزانێ و گەورەی خۆی پیشان بە گەورەی خۆی پیشان بە بۆ لایەنەکانی کە ئەمە تاکەی تر بەڕاستی ئەم سیراحەت تاکەی ئەی بە بەڕاستی خەڵک یعنی بێتاقەت بوو میلەت بێتاقەت بوو خەڵک بێتاقەت بوو ئەوە فتریشکە بۆیان چوە سەر بەڕاستی بۆیان ناچێت سەر ئەم شێوەیە. ئەمە چییە بۆیان لێرەوە؟ داواکارم لە سەرکردەکان بەڕاستی ینی ئەو مەسەلانەی ئەردۆغانۆمانە بە نەزەر اعتیبار وەربگرن ینی ئەوانە کە دەری تۆڵی دوو وڵاتن ینی عیب نییە ئەگەر تەناسول بۆ یەکتری بکەن لە بەر خاتی میلەتەکەی ینی لە پێناوی بەرژەوەندی میلەتەکە هەیە نەک لە پێناوی بەرژەوەندی شخصی خۆیان و بەڕاستی حیزبەکانیان و ئەم جۆرە شتانە پێم باشە ینی ڕاستیە سوپاسیانەکەی نەگەر وەزێکی باش بۆ میلەتە دروستکەن و ئاشتی و برایەتی بەرقەرارکەن و ئەم میلەتە لە میحنەتە ڕزگارکەن. هەوڵاتیان پیان وایە بۆیە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ڕێک ناکەون بەشێکی خۆ بە گەورەزانین و لوودبەرزی لایەنە سیاسەکانە کە نانەوێت تەنەزول بۆ یەکتری بکەن نانەوێت بەوی کەیان بڵێن ئێمە هەڵە بووین داوای لێبوردن ئەەکەین نانەوێت لە مەسلحاتەکانی خۆیان کەمێک بێنە خوارەوە و تەنەزول بکەن. بەشێکتری هاوڵاتیان پیان وایە بەرژەوەندی شخصی و حیزبی خۆیان ئەوای کردووە کە تەنها لایەنێک یان چەند لایەنێک یاخود هەمویان هەمووی خۆی بە براگەورەی هەرێم بزانێت و هەمووی خۆی بە براگەورەی ئەم میلەتە بزانێت. ئێمە داواکارین وەکو هاوڵاتیانش ئاماژیان بۆ کرد پەیوەندەکەی نێوان رووسیا و تورکیا ببێتە نمونەیەک بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەرێمی کوردستان چاو لە رووسیا و تورکیا بکەن و ڕێک بکەون لەبەر خاتری میلەتەکەیان لەبەر خاتری شارەکەیان وڵاتەکەیان بۆ ئەوەی کوڕی ئەم میلەتە چیتر لە پێناوی بەرژەوەندی حیزبەکانە بە کوژ نەدرێت و چیتر جارێکی تر شەڕی ناخۆ دروست نەبێتەوە. بۆچی لایەنە سیاسەکانی هەرێم ڕێک ناکەون؟ وڵاتەماعی پاریانە ئەمە بێ ڕێناکەون
بەرژەوەندی تایبەتە ئەوەندی تایبەتیش خۆیان یعنی کەسیان جوان لە میلت نەیەوە لەبەرەوە ڕێناکەون هەر کەسەوە پلۆپۆستی خۆی هەوڵێ حەزەکە خۆی زاڵتر بێ حەزەکە لایەنەکانی خۆی زیاتر دەرکەون ئەوەش ڕێناکەونەوە دوو وڵاتی جیاواز لە یەک دوو وڵاتی جیاواز لە کولتور لە ئاین لە هەموو ڕێک و جیاوازن لە یەکتی ئەمان ڕێ ئەکەون ئەم میلەتەی خۆمان کە تۆزێکن لە چاو ئەوانە کە تۆپەڵێکن لە چاو ئەوانە کە هەموو شتێکیشمان وەکو یەکە بۆ ڕێناکەون ئەخر خۆی ڕاستیە لایەنە سیاسەکانی کوردستان کەسان ملدا نێونن مەجموعەکان پیاوی ئێرانن مەجموعەکان پیاوی تورکیان مەجموعەکان بەلای مالیکا دەیەتاشن ئەوە بە سێ پارچەوتەوە لێرۆ پەیامەت چییە بۆیان وەڵای داواکارم لیان کە ڕێبکەون و ماڵی کوردیا خەنەوە و خەڵکە هەمووی برسی و هەمووی وێرانە یعنی بەڕاستی ماڵی کورد ڕێخەنەوە داواکای مار ئەوەیە ئەگەر ڕێ نەکەون و ئاوا بێخەم دابنیشن پێ دوایە میلەت لیان قوبڵکە بڕوا ناکەم تەنازولکردن بۆ یەکتریش عیبێکی تیانە من بێم بۆ لای تۆ براییەکی میلەتەکەمان یەک میلەتە ڕۆشنبیری نەگەر ڕۆشنبیر بوونە بەڕاستی نیانش میلەتەکە ئەمە ماقالە بۆ مەسعیا بڕامانە ئەڵێ پەتی زاڵم لە ئەستوریە ئابسڕێ لەو کاتێش ڕۆژگار بزانین چیمان لێکا لە میلەتە هەستی حیزبەتیان ڕێگە نادا بۆ نمونە تەنەزول ناکەن بۆ یەکتری ئەوێ چۆنە بە میلەت سەرگەردانکەن لەبەرەوەی گەل ڕێکەون و میلەتەکە ئیسفادێ بێ بۆ میلەتەکە و کاتە ئیسفادەی خۆیان ئەو شتانی کە خۆیان گەندەڵیانی کە ناتوانن بیکەن و کاتەکە ڕێکەوتن لە ناو خۆیانە لەبەر ئەوەی لەبەر بەرژەوەندی خۆیانە لەبەر بەرژەوەندی خۆیانە لەبەر ئەوەی ڕێکەوتنەکانی خۆیان زەرری ئەم شتە قازانجی میلەتی تایە بەڵام زەرەر بۆ خۆیان نەگەینێ بەڕێی خۆیان لەبەرەوەی ناتوان ئەو گەندەڵیانی کە پێشتر ئەیان کرد ئێستا بیکەن ئەگەر ئەوە ئەوان دەسەسان دابنیشن و ئاوا بێخەمن لە ئاستی میلەتدا پێ دوای میلەت لیان قوبڵکە بڕوان ناکەم نەخێر لەبەر ئەوەی چەندها کەسی زۆر لەمان زاڵمتر هەبوو زۆر لەمان خراپتر بوو لە ناوچوون دڵنیا بنە میشە هەروە بەردەوام بن عاقبەتیان هەر لە ناوچوونە بێت تۆڵێکی مژار هەمان ڕێیە لەبەر بەژەوەندی خۆیانە ئەگەر بەژەوەندی خۆیانی تیا بێت ڕێگەکەون بەس ئەگەر بەژەوەندی خۆیان نەبێت ڕێ ناکەون هەتا سەریش بڕوا ناکەم بام شێستا لێرە چ پەیامێکت هەیە بۆ سەرکردەکانی هەرێم بۆ ئەوەی ڕێکەون وەڵای خۆی تر پەیامی ئەمە هیچ دەور نابینەوە چەند جار هەمویان میلەت سەد جار ئەوە تا مانگردنەکەن حاچی شتە بەرامبەری سوودی نییە قسەی میلە سوودی نیە ئیلا یەکگرتنی خۆیان و بەژەوەندی خۆیان لەورە بینی بۆچی لایەنە سیاسیەکانی هەرێم ڕێناکەون وەڵاهی بۆچی ڕێناکەونەوە بینی خۆیان ناکۆکن لە ناو خۆیانەوە ئەم بە قسێ و ناگە ئەو بە قسێ و ناگاو ئیتر بڵێ چی هەر بەرژەوەندی شخصیە ئەی شخصیە زیاتر شخصیە ئەمە برینێکی کۆنە تازە نییە وا زووش چارەسەر ناکرێت و ساڕێژ ناکرێت شەڕی شاخە ئێستەیکەنەوە هەڵبەت بەس چییە بە چەک نایکەن بە ئیعلامێکە میلەتش باجەکەیەدا ئەی تاوان هەر فەقیر و هەژار و ڕەش و ڕووتەکە باجەکەیە ئەگەر ئاوا ئەوان خەمسار بن ئاوا بێدەنگ بن ئاوا حساب بۆ میلەت نەکەن پێ دوای بۆ ئەم چێتە سەر و میلەت بێدەنگ بێ وەڵاهی تر ئەڵێ پەتی زاڵم لە ئەستوریە ئابسڕێ ئیترە و کاتێش ڕۆژگار بزانین چیمان لێکا لە میلەتە زانین چۆن ئەبێت ئەو خوا بۆ خۆشیە زانێ بەسەرەوە بەر لە پچڕاندنی ئەو پەتەی کە جەنابە باسە کرد پەیامە چییە بۆ لایەنە سیاسەکان بۆی ڕێکەون پەیامی من ئەوەیە تا زووتر چارەسەری ئەم کێشانە بکرێ زۆ باشترە دەقەیەک زووتر بکرێت زۆ باشترە چونکە هەم یەکەم کەس میلەت تیا ئەچێ بەس چینە فەقیرەکەی تیاچێ دووەمیش خۆیان تیاچێ چەنەهامان بینی بەهاری عەرەبی مناڵ کوشتی سەرکردەکانی لەسەر جادە چەند مانگێ بەر لە ئێستا وڵاتی تورکیا و رووسیا پەیوەندەکانیان تێکچوو بەوەی ستەخوارێ فڕۆکەیەکەوە باشە ئەمانە بۆ ڕێ ئەکەون کە دینیان کولتورە هەموو شتێکیان جیاوازە بەڵام ئەمانە کە هەموو شتێکانێکە بۆ ڕێناکەون خۆی مشکلەکە ئەوەیە ئێمە بەڕاستی لە چارچێوەی کوردستانە ئاغامان زۆرە خۆمان بە ئاغا ینی ئاغاکانی دەرەوەمان حکممانەکە ئەمان با بڕێەوە ئەجنە ئەگە خۆمان ببین بەوەی کەوا بین لە سەروەری نیشتیمانەکەمە بکەینەوە وەڵا ڕێەکە بین ئەوان بۆیە بەو شێوەیەکە تووشە بەرژەوەندەکانیان یەکەگرێتەوە ئێقەچێکە باش بەرژەوەندەکانیان یەک بگرێتەوەوانە با ڕێکەوین لەسەر ئەوەی کەوا ئامانجی ئەم میلەتە داواکاری ئەم میلەتە PVC ئەم میلەتە داخوازیەکانی ئەم میلەتە چیە با لەسەر ئەو ڕێکەوین فعلا ئەوان بەڵێ ئەتوانە بە نامەیە ڕێکەون بەڵامیان بە هەزاران دانیشتن و بەزار نامە لەوانەیە ڕێ نەکەوین ئەمە مشکلەکە لێرەوە دەست پێکە ئەوە پرسیار لە سەرکردە سیاسیەکان بکە
ئەو سەرگەردە سیاسانە بۆچی ڕێک ناکەون لەسەر چی ئەو کۆبوونەوانەی کە هەموو شوێ بە قاقای پێکەنین کە بیشانیان لەسەر شاشەی تەلەڤیزیۆن با تێبگەیزانین ئەمە باسی چیەکەن ئەم فاوەزاتەوە هاتو چۆ و کۆبوونەوەی دوو قۆڵی چوار قۆڵی پێنج قۆڵی و دە قۆڵی و لە نازانم چێمە نەبرایەوە دانیشن بێک بە بەرچاوی ئەو خەڵکۆ بزانین قسەکانیان چێ تا بزانین نێمە خەتابار چێ ئەوە ئێستا ئێمەدا چێ هەیە حەزی لەسەر بەخۆی نەبێ چێ حەزی لەوە ئەوەیە کە بەسەر بەچی و بەسەر بەخۆی نەژی بەڵام کاکەجان ئەمەش لە چارچێوەیەکا بێ بە یەکتی قوبڵکە نێکتیمان خۆش بێ هەتاکەی کاکەجانی مەتی لوتانجی لێ پێی بن من ئەزانین ڕقم لە چیە ڕقم لەو کەناڵە ڕاگەیاندنە تەلەڤیزیۆنەکانی خۆمانە پارۆ و پولمان بۆ ئەو ڕاگەیاندنانەیە بۆ ئەو تەلەڤیزیۆنانەیە کەوا ئەو میلەتیان کرد بە دژمن یەکتری ئەو کەناڵە تەلەڤیزیۆنانە نەمێتەوە هیوادارم ئەمە لێ بیت ئەو کەناڵە تەلەڤیزیۆنانە نەمێتوانێ ئەم کۆل کە فەیلسوفەکانی سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان نەمێنێتوان ئەمانی کە بەرنامە پێشەشەکان وەڵاو باللای ئەو سەرگەردە سیاسانە ڕێکەون هەمووی خوتوکەی ئەمانە هەمووی قسەی ئەمانە هەمووی خەتای ئەم ڕۆژنامە و ڕۆژنامەچێتی ئەمانەیە کە بوون بە فەیلسوف بەسەرم خەڵکوانێ و کە ئەو شێوە سیاسی کە وایە واشی تەڵی ئەکەنەوە وا قورسیەکەن وا گرانەکەن وەڵای لێترسی تەلەڤیزیۆن هەیە هەنای ریسی دیکەی هاور هاوارێکێتی ئەڵێ حەلبە عەلەبی دووەمە کاکە گیان ئەمە بەو شێوەیە نابێت کەناڵ تەلەڤیزیۆنەکان ڕۆژنامەکان کەم کەنوانێک خەڵکی ڕۆشنبیر خەڵکێک بێنە پێشوانێک کە حەقدی لە دڵان نەبێت کە دڵسۆزی نیشتیمانی لە دڵا بێ کە خۆشەویستی لە دڵا بێ کە برایەتی لە دڵا بێ ئەوە ڕێکمان نەخوا واز لەو کەناڵە تەلەڤیزیۆنە بن ئەمە چ دوو قۆڵی کویانە کەناڵی شەڕەکەڵ شێدان پێکەن ئەمە بە ئەمە نەبێ دەواز لەمان نەبێنین ئێمە با کاکە بە چوار قسەی باش ئەو تەلەڤیزیۆنانە بۆچی کراوە بە ئامۆژگاری کۆمەڵایەتی ئامۆژگاری سیاسی و ئامۆژگاری ڕۆشنبیریمانەوێ زانم خەڵکەکەویاندا ئەوە مشکلەکەی بە خۆگەر بە کورتی پێم بڵێ پێناستە چییە بۆ سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان چ جۆرە سیستەمێکە سیستەم ئەوەی کەوا گەل دەنگی بۆیات گەل چی ئەوێت من ئێستا دەنگم بۆ ئەندام پەرلەمان ناوە جاری وای ئەوەندە پەرلەمان سەر تەلەڤیزیۆن قساکە ئەسڵ بێزم لێتەوە کە دەنگیشم پیاوە لەبەر ئەوە بگەڕێنەوە بۆ ڕای خەڵک باشترە بزان ئەو خەڵکە چی ئەوێت ئەو خەڵکە بڕیاری شوێنەتی بەڕێوەبردننی سیستەمی حکومڕانیە لە وڵاتەیە ئێمە بەڕاستی لە چارچێوەی کوردستانە ئاغامان زۆرە خۆمان بە ئاغانی ئاغاکانی دەرەوەمان حکومانەکە ئەمان با بەڕێوە لە وڵاتی ئێمە کەس لە قسەی خۆی دانابەزێ بۆیە حاڵمان بەم حاڵە گەشت هەڵبەتە مەساڵەحی مادیە یا غروری خۆیانە ئەگینا چیە لەسەر لەم وڵاتیان لەگەڵ دەسەی ڕێنەکەەوە ئەم ناکۆکیە وەڵای لەسەر کورسی دەسەڵاتە من پێم وانە هە لەسەر کورسێ ینی ئێستا ئەم ململانەیەک هەیە هەموو یەگەڕێتەوە کورسەکە بەرژەوەندی شخصی و تایبەتیە بەڵێ ئەو بەرژەوەندی خۆی بەلاو گرنگترە لە هەموو ئەو خەڵکی کە لە هەرێمی کوردستانە میلەتە بۆ قوبوڵێکە میلەتەکە ئەتوانم بڵێم ڕاهاتوە لەگەڵ مۆزوعەکە وەکو چۆن بڵێ شەڕی ناوخۆ و مەجموعی کارساتێ بەسەر وڵاتە هاتووە لەگەڵەوە وەسعای ڕاتوە و مەجموعەیەکیشی لەگەڵ ڕێزمە توانم بڵێ من پارە کڕاونەتەوە بەم نزیکانە پەیوەندی نێوان تورکیا و ڕوسیا ئاسایی بووە لە پاشەوەی چەند مانگە پەیوەندەکانە پچڕا بوو پەیوەندیان ئاڵۆز ببوو پەیوەندەکە ئاسایی کرایەوە ئەم دوو وڵاتە کە کولتور و دین و هەموو شتێکان جیاوازە بۆ ڕێئەکەون ئێمانەی هەرێمی کوردستان بۆ ڕێناون ئەوان بەرژەوەندی خۆیان بەلاوە گرنگە بەڵام ئەوانە بەرژەوەندیان بەلاوە سای ئەمان خۆیان بەلاوە گرنگ یعنی بۆ نمونە خاکەتی خۆیان فرفەشن بەلایەنەوە گرنگە چنە بەرژەوەندی وڵاتەکەی خۆیان بێ ڕێکەوتنێک بێ لەسەر داوای لەبرنێک بەرژەوەندی خۆیان بەلاوە تاکە شخصی بەلاوە گرنگترەوە ئەگەر ئەوە ئەمان خەمسار بن پاڵی لێبەنەوە قاقای پێکەنی لەبەن لە کۆبوونەوەکانە پێ دوایە میلەت لیان قوبڵکات ڕۆژە لە ڕۆژان ئەو پێکەینە لێ نەکا بەگریان من پێم وایە میلەت قوبڵی ناکە خەڵکی بە غیرەت و ئازار ماوە بەڵام ئێستا ئەو ڕۆژە بێ هەڵگرین بۆ ئەو کاتێک کە شەڵا بە جەماعی هەمووی تر دەست بەرزکاتەوە بڵێتەوە کەسێکی ئاوات لەم وڵاتە کردو بەڵام من پێم وابێت ئەبێ و هەست بەخۆی بکە چێکە مەزانی بۆ جاران کابرا قسەیان پێوت یاخود کەسێک وایە دەست بووە یان هەر شتێک وایە بەو شەوت لایەوە تاوەکو مردن حیا ئەیگرت و ئیتر ئەگەر بێت و لەو شوێنە هیچی لێ بەسەر نادایە بەڵام ئەو خەفەتەی کوشت بەڵام ئەمانە نازانم ڕۆژانە هەموو خەڵکە قسەیان پێڵێت و هەموو خەڵکە جنێوی سووک و مەجموعە شتێ بەرامبەریانەکە بگرە ڕەنگیشان جوانە بێ و گەشتێنەوە بۆ قسانە بی هەر لەوەی کارەسات ڕووبات پەیامت چێ بۆ لایەنەکان تا ڕێکەون وەڵاهی پەیام من ئەوەی کە هەمە بۆ لایەنەکان تەنها ئەوەیە کە
بەرژەوەندی خەڵک لە پێش هەموو شتێکەوەی بەڕاستی وەک لە بەرژەوەندی حیزبەکان و ڕێکەوتنێکیش لەبەر چۆن بڵین لەبەر بەرژەوەندی خەڵک بێت و لەبەر ئەوەی کە وەزعی خەڵک باش بێ بیکرێ باشە باز من پێم وایە هەر ڕێکەوتنێک ئەمان کەیکەن لەسەر ڕاخەزێکە دواتر ئەچێتە ناو تەنەخۆڵەکەەوە ئای من پێم وایە ئەمانەوەنە دەسەڵاتیان بەلا ئەوەنە کورسیان بەلاوە گرنگە مەطلبی خەڵکیان نایە خۆشیان نایە ڕاک ینی ماڵ و مناڵی خۆشیان نایە چونکە تۆ گەر بێت و کەسێک ڕۆژانە قسەت پێ بڵێ و لە هاوڵاتی و مواتنی ئەم خەڵکی خۆت و وڵاتەکەی خۆت بێ نەک ئاوارێکی سووری بێ خەڵکی خۆت بێ ئەبێ یەکەمیشت بڕۆی ئەو کێشەیە چارەسەرکەی نەک پۆستکەی لەسەر شەڕکەیت لەسەر کورسێکت بەڕاست کەسێک نییەکەوە مەسەلەن بتوانێت ئەم لایەنانە کۆ بکاتەوە هەروە لایەنەکان بەرژەوەندی مادیان هەیە بەرژەوەندی مەسەلەن زۆر جار هەستی حیزبایەتیان ڕێگە نادا بۆ نمونە تەنەزول ناکەن بۆ یەکتری هەر لەبەر ئەم شتانەیە ماوەیەک بەر لە ئێستا پەیوەندی نێوان تورکیا و ڕووسیا بە جۆرێک تێکچوو خەریب و کارگاتەوەی کە هێرشی سەربازی کە لەسەر یەکتری بەهۆی کەوتنەخواردی فڕۆکەیەکی ڕووسی لە تورکیا ئەمان دوو وڵاتی جیاواز لە یەک لە هەموو ڕوویەکەوە بۆ ئەوان ڕێئەکەون بۆ ئەمان ئێمە ڕێ ناکەون وەڵای ئەمان ئەم وەکوتم ئەم عقلیەتە تەسکیە حیزبیەکەوە نەیەشتۆکە تا ئێستا بەیز ڕێکەوتنی بڵێن ئەگەر ئەمان ئاوا بکەن بێدەنگ بن خەمسار من لە ئاستی میلەت میلەت لیان قوڵ بکە میلەت یعنی تا ڕادەیەک تەحمولیە لەوە بۆ لاوە ناتوانێت چونکە ئەم میلەتە خەڵکی لەمان بەولاترەوەی لە ناودا و کۆتایی پێیانێنا بەر لەوەی کارە سەد ڕووبدا پەیامت چییە بۆیان وەڵی هیوادارم هەموو کێشەکان بە ئاشتانە چارەسەر بکەن بگەنە حەلێکی سلمی ئیتر کۆتایی بۆ مەزابێنن بەڕاستی خەڵک بێزارە پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت